ئەسمائی کچی ئەبوو بەکر خۆی ئەیگەڕێتەوە فەرمێ ئەبوو جەهل و جەماعەت هاتنە دەرگەی ماڵ لە دەرگایاندا من چوومە دەرگا وتی کوا ئەبوو بەکر کوا محەممەد ئەڵێ من شوتم واللهی نازانم لە بالفعل ئەو نەیەزانی ئەڵێ نەهاتە ماڵەوە یەک زلەی لێدام گوارەکەم لە گوێم دەرچوو طبعا ئەبوو جەهل چەند پیسە چەند خراپە چەند کەسێکی نابوتە لەوێ کاتێ داوایان لێکرد بچێتە ماڵەوە تەفتیش بکە وتی دوایی بەری لەعنەتی عەرەبەکەوین دوای ئەڵێن خەڵکی یعنی قوڕەیش و خەڵکی مەکە کوتایەنە سەر ماڵێک تەنها ئافرەتی تیابوو نەچوونە ماڵەوە یعنی لەگەڵ بێدینی ئەبوو جەهلە لەگەڵ خراپی ئەبوو جەهلە بەڵام لە خەڵکی ئەم زەمانەی خۆمان کاربەدەستانی وڵاتانی ئیسلام کە ئەمڕۆ زۆر بە بێئەدەبانە ئەکوتنە سەر ماڵان و شتی وا ئەکەن کە قەت تەسەور ناکری على ئەساس مسڵمانیش بەڵام ئەو کافریشە بەڵام ناڕواتە ماڵەوە وەکو حەیاءەکە وەکو شەرمەکە ئەڵێت شتی وا نابێت دوای بەری لەعنەت و گوێنی عەرەبەکەوین ئەڵێن دوای قوڕەیش چوونە سەر ماڵێک کە تەنها ئافرەتی تیابوو ئەمڕۆ نەک لەوە شەوەستاوە بەڵکو ئافرەتەکان ئەبەن لە جیاتی کابرا سژنیەکەن ژنەکەی دایکی خوشکەکەی و بینیشمان ئێمە لە ساڵانی پێشووە